موێ هەر لەوە دەست پێ بکەم بەڕاستی ضرورە هەر کەسێک کە لە هەرێمی کوردستان ژیان دەکا دەژیێ من بە باشی دەبینم ینی بچێتە دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەت تورکیا یان کۆماری ئیسلامی ئێران کە من ئێستا لە تورکیام ئەو کات دەزانێ دۆخی ئابووری هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانە بە چ شێوەکە لە کاتێک دەکەم و چەش زۆر جار دوا دەکەوێت. سەبارەت بە گۆشت من دوێنێ لە چێشتخانەیەکی شاری ئیستانبول بووم لەگەڵ خاوەن چێشتخانەکە قسەم کرد گوتم 1 کیلۆ گۆشت بۆ ئەوەی بۆ چێشتخانەکەت بکڕیکە حتممە تۆ بە جوملە گۆشت دەکڕی بە چەندە باسی لەوە کرد کە زیاتر لە 600 لیرەی تورکی بۆ 1 کیلۆ گۆشت پارە دەدات لیرەی تورکی دەدات کە دەکات زیاتر لە 30,000 دیناری عێراقی ینی بەو واتایی ئەگەر گۆشت بەم شێوەیە گران بێ بێگومان نرخی کاڵە و بەرهەمەکانی دیکەی تورکیا یەکجار گرانە. میوانێکم هەیە پسپۆرێکی ئابووریە شارەزایە لە کاروباری ئابووری تورکیا دکتۆر فاروق قەرەداغی کە ماوەی زیاتر لە 12 ساڵە لێرە دەژی. دکتۆر فاروق بەخێر بیت. ئەگەر بڵین پێناسی ئابووری تورکیا بکەیت ئێستا تۆ چۆنی دەبینی؟ لە ئێستا ئابووری تورکیا لە ئەزمەیە ئەمە حقیقەتێک کە هیچ کەسێک ناتوانێت ئینکاری بکە. بۆ یەکێک لە گرنگترین ئەو سەبەبانی کە توانین بڵێن وڵاتێک ئێستا لە ئەزمەیە یەکەم هەڵاوسانی ئابووریە. لە تورکیا ئێستا هەڵاوسان بە کورتیانی بەرزبوونەوەی نرخ ئەمڕۆ تۆ کیلۆیەک میوە کیلۆیەک خواردەمەنی لە مارکێتێکە کە بە 10 لیرە بێ دوای مانگێک بێتە 20 لیرە ئەمە هەڵاوسانە. لە تورکیا بەپی داتای ڕسمی ساڵی پار 167 بووە نزیک لە 170 ئەمە داتای ڕسمی. بەڵام دەستگای ترمان هەیە کە سربەخۆترن و سەر بە حکوومەت نییە دەڵێن 270 بووە ینی سێ قاتی ئەو ڕقەمەی کە بە ڕسمی باز دەکرێت. ئێستا تورکیا بەجددی لە قەیرانە کە وەک دەگوترێت 20 ساڵ جارێک تووشی قەیرانێکی بڵێ ئێمە 1994 قەیرانێکی گەورەمانە بوو 2001 گەورەترین قەیران بوو کە سیستەمی بانکیش ئیفلاسی کرد لە نهایەتی ئەوەیە و دواتر سندوقی نەقدی نەدەوڵەتی IMF هاتوو لە ڕێی کەمال دەرویشەوە دەستیان کرد بەسەر اقتصادی تورکیایە و ئەو حاکمی فعلی تورکیا بوو. بەس لە ئێستا نەگەشتوینەتەوە ڕادەی بڵین دەوڵەت ئیفلاس بکە بەڵام لە ئەزمەیەکی گەورەیە یەکەم و گوتمان هەڵاوسان بەرزە دوو فایزی بانقی زۆر بەرزە. لە ئێستا هاوڵاتیەک بێوێ خانوویەک بکڕێ ناتوانێت لەبەرەوەی بانک داوای 150 ئەکا بێوێ ئەگەر 100,000 دەفتەر دۆلار ڕابکێشە پێویستە ساڵی 5 دەفتەر دۆلار باتەوە بە بانک ساڵێ. بڵێ لە تورکیا لە ئێستاە تورکیا ڕقم سەیە هەڵەنە بم لە بەرزترین فایز لە عالەمە دوای ڤەنزوێلا و ئەرجەنتین. باشە بۆ ئەمانە پیشانەیەکە لە ئەزمەیە. زۆر باشە دکتۆر فاروق ئەوەی سەرنج جیبری ڕاکێشاوە هەندێک جار ئامار بەرچاوی من دەکەوێت بەڕاستی تووشی شۆک دەبووم ینی دوێنێ من بەدوا داچوونم کردووە دەڵێ ڕێژەی دانیشتوانی تورکیا 86 میلیۆن کەس دەبێت زیاتر کەمتر ئەگەر بەڵام 20 میلیۆن کەس پێویستی بە هاوکاری حکوومەتی تورکیا ینی ئەمە بەڕاستی شتی وایە؟ بڵێ ئەو داتە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی شەیە ئەوانە چی ئەگرێتەوە مەسەلەن گەنجێک بێوێ پرۆسی هاوسەرگیری بکات سلفەی زەواجێ ئەدرێتێ یاخود پیرێک سەروش دوای ئەوەی کە خانەشینە بێ یارمەتی ئەدەن ماگانە مەعاشێکی ئەو کەسانی کە لە ماڵەوە هیچ سەرچاوەیەکی داهاتیانێ بۆیە لە کۆی ئەمانەیە بڵێ لە ئێستا بەپی داتای ڕسمی نزیکی 20 میلیۆن هاوڵاتی لە دەوڵەتەوە یارمەتیانە وەرئەگرن. بەڵام بەعام لە ئێستاە کەمەرەن جەنابیش ئەبینی کێشەی گەورە لە ئێستا ئەوەیە کە داهاتی تاک زۆر نزمە و ستانداردی ژیان و مەسروفی ڕۆژانە زۆر باش. ئێستا من لە هەرێمی کوردستان زۆر جار دەبینم کەسێک کاسبکارە بە تەنیا ئیش دەکا خێزانێک بەخێو دەکات 2 نەفەر 3 نەفەر 4 نەفەریش دەتوانێت بەخێوکە ینی بینیمە لە کە سوکاری خۆمەم حاڵەتە دەبینم کە فەرمانبەریش نییە. لە تورکیاما دەتوانێت کەسێک کار بکە یەک کەس خێزانێک بەڕێوە بە من داتای ڕسمی بۆ جەنابەت باسەکەم لە ئێستاە لە شاری ئەستەمبوڵە بۆ ئەوەی کەسێک خۆی و خێزانی و مناڵەکانی مناڵێک 2 مناڵ بتوانێت بژی بە پێی داتای ڕسمی پێویستی بەوەیە مانگانە 52,000 لیرە دەخلی هەبێت 52,000 لیرە نزیکی 18,800 دۆلارەکە کە ئەمە پیشانی چیەدا لە ئێستا ئەزمەیەکی گەورەی سەکەنی و ژیان هەیە بۆ عایلەکان. کەمترین معاش لە ئەستەمبوڵ 20,000 لیرە یعنی ئێستا مۆزەفێکی باوک
فەرمانبەرێکی حکومی کەمترینی 20,000 25,000 کەمانە کاتە ینی $600 بۆ $1,000 بەڵام ئەگەر هاوسەرەکەی ئەگەر ژن و مێردێک هەردووکیشیان فەرمانبەر بن بەڕاستی لە ئەستەمبوڵە لە ئێستاە بەشی ژیان ناکە بەشی ناکە بەڵێ باشە 5 ساڵ بەر لە ئێستا کە لێرە کارم دەکرد دەمبینی ژیان هەیە هەرچەندە ژیانەکە هەستم دەکرد ینی ئاماژەکانی خراپبوونی ئابووری هەستم پێی دەکرد بەڵام ئەم جارە هاتووم چۆن جلێک دەبینی وتی نەکراوە ئاوەدانی نییە کەرتی عقارات پرۆژە سستێکی یەکجار زۆر دەبینم کارتی عقارات چۆن دەبینی بەرەو چێ دەڕوە ئێمە بەپی داتای ڕسمی لە تورکیا ساڵانە 500,000 یەکێش نیشتەجێبوون دروست دەکرێت بەڵام لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەتایبەت دوای کۆرۆناوە دوای شەڕی ئۆکرانیا و رووسیا لە ئێستاە پرۆژەی تازە 140 کەمی کردو ینی جاران ساڵانە ئەو ڕێژانی کە پرۆژە بەپی احتیاج دروستەکرا لە ئێستاە ماوەی 2 ساڵە ئەمە مانای چیە مانای ئەوەیە وەبەرهێنەرە و کەسانی کە پرۆژە خانوبەر ئەکەن ماوەی 2 ساڵە بێ پرۆژەی تازە نایەن لە بازارەوە باشە نیە بە زۆر کەم بۆ پێشتر جێبیستی ئەوە دەبووم دەیانگوت لە رووسیا لە ئۆکرانیا لە عێراق لە کوردستان لە ئێران خانوو دەکڕێ پرۆژەی عقارات دەکڕێ بەس ئێستا شتێک کە بەڕاستی جێگەی پرسیارە ینی پێویستیش دەکات خەڵکی کوردستانیش ئەوە بزانێ دەڵێن خەڵکی دەوڵەمەندی تورکیا ملک لە دەرەوە دەکڕێ ڕاستە ئێستا پێچەوانە بۆتەوە لە ساڵی 2018 مانگینۆ یاسایەک لە تورکیا لەلایەن پەرلەمان و سەرۆکایەتی کۆمارەوە هات کە بە $250,000 بتوانی مڵک بکڕی لە تورکیا و ڕەگەزنامەی تورکی وەرگری ئەمە وای کرد کە شەپۆلێکی خەڵکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق و تایە هەرێمی کوردستان خەڵکانێکی زۆر هاتن مڵکیان کڕی و ڕەگەزنامەی تورکیان وەرگرت ئەمە بەردەوامەوە تا 2021 و تا دوای کۆرۆنا بەڵام لە دوای کۆرۆنا و دوای شەڕی ئۆکرانیا و تورکیا لە ئێستاە هاوڵاتی بیانی من بە داتای ڕسمی ساڵی 2022 $6.5 ملیار خەڵکی بیانی لە تورکیا مڵکی کڕی بوو ساڵی 2023 چەندەکە 3.3 150 ئێستا بیانی کەمتر لە تورکیا مڵکە کڕێ لە بەرامبەرە $3.3 ملیار لە 2023 مڵک کڕاوە لێرە لە بەرامبەرە $2.3 ملیار ینی ئەوەی تورکیا بە 6 ساڵ خەڵک گەشت ئەوەی کە 3 ملیار سەرفکە ئێستا هاوڵاتی تورکی لە 2023 $2.3 ملیار لە دەرەوە چوە بۆ ڕسمەتی قوڵدایە هەمیشە کارکتەرە سیاسیەکان موژدە دەدەن بە خەڵک ئێستا بە تایبەتێکی هەڵبژاردننی شارەوانیەکانە بانگەشەکان و دروشمەکان و پەیمانەکان یەکجار گەورن ناوە وەزیری دارایی دەگۆڕدرا ئێستا محەممەد شیمشەر کە بەرپرسیار پێ دوایە ینی بە کەسێک چارەسەری دۆخی ئابووری بکرێ یان کار لە کارترازا ئینکاری لەوە ناکرێت مەحمەد شیمشەر کەسایەتێکی ئابووریە لەسەر ئاستی ناوخۆیی و ئاستی دەرەکیش وە پێشتر ئەو کاتی کە وەزیری ئابووری وە دەوری باڵای هەبوو بەڵام کێشەکە ئێستا کێشێکی زۆر گەورەترە لەوەی شخصێک بێت تەنانەت عەلی بابەجان کە 12 ساڵ جێگری سەرۆکوەزیران بوو و عەقڵی مودەبیری اقتصادی تورکی دائانرێت لەسەر دەمی ڕەجەب طەیب ئەردۆغانە بەڵام ئەو وتی ئێستا نەک مەحمەد شیمشەر قسەیە چکە لە کەسێکی گرنگەوە کرێت دا عەلی بابەجانیش بێ اقتصادی تورکی جارێکی تر کەوای دۆخەکە بەرەو خراپی دەڕوات دکتۆر فاروق قەرەداغی شارەزە لە کاروباری ئابووری تورکیا زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا سوپاس